ئەگەر ڕاستگویانە قسەکەم نازانم ئەم هێرشەکان سەرچاوەی چییە و کیە بەڕاستی؟ ئەمڕۆ لە کۆنسوڵخانەی ئێران پرسەی ماڵئاوایی لە ڕێبەری باڵای کومەری ئیسلامی ئێران خامنەئی بەڕێوە دەچێت کە ژمارەی زۆر لە بەرپرسانی باڵای حکومی و حیزبی و چەندان کەسایەتی دیکە لە شاری سلێمانی بەشدارییان لەم پرسەیەدا کردو. بنەچمە لای بەڕێز حەسەن پور نوێنەری کۆنسوڵخانەی ئێران لە شاری سلێمانی سڵاوی لێ بێم کاتەوە باش پێیانتان چییە لەم ڕۆژەدا؟ بەناوی خۆوە سەرەتا بەخێر بێن بۆ پرسەی ڕابەری شەهیدی کوماری ئیسلامی ئیران لە سلێمانی زۆر بەخێر بێن. ئەمڕۆ هەروەها ئەبینین ئێمە پرسەیە تایبەتمان هەیە سەبارەت بۆ ڕێز و ئێحترامی تایبەت بۆ ڕابەری گەورەی ئیران حەزرەتی ئایەتوڵڵا خامنەئی. سوپاس بخوا ئەمڕۆ هەموو کەسایەتیەکانی سیاسی و دینی و ئاینی و کۆمەڵایەتی و علمی و زانستی لە ئەم پرسەیە بەشدار بوون. بە نوێنەراتی کۆنسوڵخانەی ئیران لە هەموو ئەم جەماعەت دەستخۆشی ئەەکەم ڕێز و ئێحترامی تایبەتی خۆم ڕادەگەینم. ئیشەڵڵا سەلامەت بین و ئێمەش ئەم وەفای خەڵکی کوردستانی عێراق ئیشەڵڵا لە بێرمان ناچێت. پەیامی چیان گەیان بە ئێوە بەرپرسانی حکومی و حیزبی کە سەردانی ئێرەیان کرد ئەمڕۆ؟ والله زۆربەیان هەم بە شیوازی زمانی هەم بە شیوازی نووسین ڕێز و ئێحترامی خۆیان ڕادەگەینن بۆ ئێمە. بەڕاستی وەفایان زۆرە خەڵکی کوردستانی عێراق بۆ ئێمە و ئەڵەن ئێمەش لەگەڵتانین، ئێمەش هاوڕێتانین، بەردەوامین ئیشەڵڵا لەسەر ڕێگای حەق. ئیشەڵڵا بەرهەمی ئەم شەهید و بەرهەمی ئەم شەڕە نەفع و سودی کە بگەینە بۆ هەموو مسلمانان. موقفی هەرێمی کوردستان چی بووە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لەم دۆخی کە هەیە لە ئێستادا؟ والله سوپاس بخوا لە ڕۆژی هەر لە شەڕی پێشۆ کە 12 ڕۆژە بوو هەم لە شەڕی ئێستا کە نازیکە 16-17 ڕۆژ بەردەوامە زۆر لەگەڵمان هاوڕێ بوون. سوپاس بخوا هیچ کێشەیە ئەمنی و هیچ کێشەیە پۆلیسی و ئەوانە لەسەر سێنۆرمان نەبوو. سوپاس بخوا زۆر هاوکارن و من دەستخۆشییان نەکەم. وەکو بەرپرسانی هەرێمی کوردستان باس دەواکەن کە ئەوان پەیوەندیەکانیان پتەوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە، بەڵام هەندێک جار هێرشەکرێتە سەر شاری سلێمانی و شاری هەولێر. وەکو مەتاسە چیان پێداون ئێوە وەڵامتان چی ببوویان؟ والله من بەڕاستی ئەگەر ڕاستگویانە قسەم نازانم، ئەگەر ڕاستگویانە قسەکەم نازانم ئەم هێرشەکان سەرچاوەی چییە و کیە بەڕاستی. بەڵام ئیقلیمی کوردستانی عێراق، هەرێمی کوردستانی عێراق بۆ ئێمە عەزیزە، دراوسێ عەزیزمانە، بەڵام ئێمە بەڕاستی نازانین سەرچاوەکەی لەکوێیە. ئێوە نازانن. دەسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمڕۆ پرسەی ڕێبەری باڵای کۆسکردووی ئیسلامی ئێران لە کۆنسوڵخانەی ئێران لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە ژماری زۆر لە بەرپرسانی باڵای حکومی و حیزبی ئەمڕۆ هاتوونەتە ئێرە بۆ سەرخۆشی لە کۆچکردنی خامنەئی لێرە. ئەوەی کە هەیە من پرسیاری ئەوم لێکردن کە هۆکاری ئەو هێرشانە چێکە دەکرێتە سەر هەرێمی کوردستان بەتایبەت شاری سلێمانی و شاری هەولێر، ئەو باسی لێ کرد تاسا هۆکاری سەرچاوی ئەو شوێنە نازان کە هێرش دەکرێتە سەر شاری سلێمانی و شاری هەولێریش.